یەکێک لەو گرفتانەی کە چەندان ساڵە هەوڵاتیان گیرۆدان بەدەستیەوە و ساڵ لە دوای ساڵیش خراپتر دەبێت بوونی ڕۆتینیاتی ئیداری و تەواو نەکردنی مامەڵەکانیانە لە پارێزگایەکەوە بۆ پارێزگایەکی دیکە. بەنمونە کاتێک پێویستت بە مامەڵەیەکە ڕەوانەی هەولێر دەکرێت و لەوێش زۆر جار مانگێک یاخو زیاتری پێدەچێت تا کارەکان جێبەجێ دەکرێت. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت کابینە لە دوای کابینە دەسەڵاتەکان زیاتر قۆڕق دەکرێت و وای لێ هاتووە هیچ بەڕێوەبەراتیەک لە پارێزگایەکی دیکە توانای بڕیاری نەبێت بەبێ گەڕانەوە بۆ سەنتەر. ڕۆتینات لە ناو فەرمانگەکان ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکات، کابینە بە دوای کابینە هەموو دەسەڵاتەکان قۆڕخەکات ئەیگەڕێنێتەوە بۆ سنتەر. ئەمە وای کردووە کە هاوڵاتیان لەم نێوەندەدا یەکەم زەرمەندی یەکەم بن، دووهەم هیچ کاربەدەستێک هیچ دەسەڵاتێکی وا لە سنووری پارێزگای سلێمانیدا نەبێت کە دەسەڵاتی بڕیاردانی هەبێت بەتایبەتی لە بواری پرۆژەکاندا، ئەو پرۆژە خزمەتگوزاریەکان، ئەو پرۆژە وەبەرهێنانەکان ئەوەی کە لە ناوشاردا هەیە. وای کردووە بۆ هەر بابەتێک لەم بابەتانە دەبێت بڕیار بگەڕێتەوە بۆ خودی ئەنجومەنی وەزیران، بگەڕێتەوە بۆ ناو وەزارەتەکان. ئەمە وای کردووە ڕۆژانە ڕۆتینات زیاد دەکات، هاوڵاتی زەرمەندی یەکەمە بێت لەم نێوەندەدا. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت پێویستە ئەنجومەنی وەزیران وەڵامی پرۆژەی لامەرکەزی ئیداری و کارگێڕی سلێمانی بداتەوە. ناکرێت کتابێک لە سلێمانی بگەڕێتەوە بۆ هەولێر و دوای 4 مانگ کارەکانی تەواو نەکرێت. ناکرێت هێندە لەمپەر بۆ سنووری پارێزگای سلێمانی دروست بکرێت و پێویستە دەسەڵاتەکان شۆڕ بکرێنەوە. ئەمەی کە ئەم کارانەی بەم شێوەیە وا لێ کردووە، ئێمە پێمان وایە مەرکەزێتی قەرارە و هەروەها دروستکردنی ڕۆتین و ئاستەنگە بۆ هاوڵاتیان. ئەگەر سیستەمەکە لامەرکەزی بێ، هەر پارێزگایەک هەر گیدارەیەکی سربەخۆ بەرپرسە لە سنوورەکەی خۆی لە کاتی پێویستە کارەکانی بۆ ئەنجامدا بەبێ ئەوەی ینی بێڵێ ڕۆتین بەکار بهێنێ. بۆیە ئومێد دەکەین حکوومەتی هەرێمی کوردستان بیرێکی تەواو لەوە بکاتەوە لەمە دوا سەرجەم وەزارەتەکان ئەو نووسراوانەی کە لە پارێزگاکان و لە بەڕێوەبەراتی گشتی و کانەوە ئاراستیانێکرێت لە کات و ساتی خۆیان وەڵام بدەنەوە. بەڕێوەبەراتی گشتی شارەوانیەکانی سلێمانی لە مانگی 12 نووسراوی ئاراستەی وەزارەتی شارەوانی و لایەنە پەیوەندیدارەکان کردووە تا ئێستا وەڵامی نەدراوەتەوە. لە هەمان کاتە وەزارەتی شارەوانی لە 11 نووسراوی ئاراستەی وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیران کردووە بۆ چارەسەری ئەو گرفتە بۆی کۆمپانیەکان مار نەگرن، بەڵام وەڵامەکان تا ئێستا وەکو پێویست نەدراوەتەوە. بۆیە ئەمانە هەمووی ئاستەنگەکە ئەوەیە کە پەیڕەوی سیستەمی لامەرکەزی کارگێڕی دارایی ناکرێت. حکوومەتی هەرێم لە جێگەی کار ئاسانیکردن بۆ هاوڵاتیان بەردەوام بارگرانی دروست کردووە. لە جێگەی کەمکردنەوەی ڕۆتینیات و ڕایکردنی کاروباری هاوڵاتیان نەیتوانیوە دەسەڵاتەکان شۆڕ بکاتەوە بۆ پارێزگا و قەزا و نەحیەکان. ئەوە ژوای کردووە بۆ تەواوکردنی مامەڵەیەک هاوڵاتیەک چەندان مانگ لە چاوەڕوانیدا بمێنێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.